کی شار زۆر بەکەمی هاتە ئێرە بەڵام ئێستا بۆتە ماڵی دووەمی خەڵکی شاری سلێمانی ئێمە وەکو شارەوانی سلێمانی لە دوای دەست بەکاربوونوانەوانێ بە شانازێکی گەورەوانێ هەوڵمانە ئەو باخی کە ساڵانێکی زۆر بوو بۆ باخێکی بێزراو باخێک زڕوو لە زەربوون باخێ بێڕووناکی ئەوەی کە باسەکرا کە کاتی خۆی ئەمە ببووە جێ ژوانی شاعیران کۆڕی ئەدیبان نووسەران ڕۆشنبیران خێزانەکانی شار شوێنی سەیرانی خێزانەکانی شار بووە گەشتیاران بووە و هەروەها ناوەندێکی ڕۆشنبیری بۆ بە خەڵکی سلێمانی بنەماڵە دێرینەکانمان ئەمڕۆ داوت کردووە بە هاوکاری ڕێکخراوی نەماڵە دێرینەکان و هەوڵمان ناوە کە مەراسیمێکی تایبەت ڕێکخین بۆ ئەوەی بتوانین کە بەڕاستی مێژوی شارەکەمان و دەور و پاڵپشتی و پشگیری خانەوادە دێرینەکان بناسیێنین بنەوەی ئێستا و داهاتوو کە بەداخەوەنەوەی ئێستامان هەندێکی لەوانەیە زانیاریان نەبێت لەسەر ئەم باخە لەسەر گەوری ئەم باخە لەسەرەوەی کە کاتی خۆی لەبەرەوەی کارێز بەناو ئەم زەویە ڕۆشتووە زۆر مولائیم بۆ گونجاو بۆ کە بکرێتە پارکێک بۆ خەڵکی سلێمانی بۆ ئەوی خەڵک لەبەروی قەراغشار بووە بۆی خەڵکی سلێمانی شوێنە کە بێت یایە کۆبێتەوە سەیرانی خۆیانی تیا بکەن کۆکردنەوەی ڕۆشنبیران و شاعیران و ئەدیبان و ئەوانەی تیا ببێن ئەوە بووە متەسەڕیفی ئەو کات خوا لێ خۆش بوو مەجید یاعقوبی و سەرۆکی شارەوانی ئەو کات خوا لێ خۆش بوو محمود ئەفەندی بڕیاریانداوە بە دروستکردنی ئەم باخە لەسەر ڕوبەری 12 دوێنم کە بە دیزاینێکی بەریتانی کراوە هەتا ئێستا دیزاینەکە دەستکاریمان نەکردووە هەروەکو خۆی ماوەتەوە مجرد ئێمە لەگەڵ دەست بەکاربوونانە بیرۆکەی تەنژەنکردنەوەکەیمان خستە بواری جێبەجێکردنەوە بە دەستخۆشیەوە بۆ هەموو ئەوانەی هاوکار بوون بۆ هەموو پەیوەندی ئەو دایرە پەیوەندیدارانی کە هاوکار بوون بۆ ئەندازیارانمان بۆ فەرمانبەرانمان بۆ کارمەندانمان باخەوانانمان کە ڕێژەی سەوزاییمان تیا زیاد کرد و چالاکی هونەری و ڕۆشنبیریمان زیاد کرد بۆ باخی گشتی ئێستا بە دەستخۆشی و بە شایەتی زۆربەی خەڵک کە ئێستا ئێواران پڕە لە عایلەیەکی زۆر خەڵکێکی زۆر جاران لەوانەیە بڵێم خەڵکی شار زۆر بەکەمی هاتە ئێرە بەڵام ئێستا بۆتە ماڵی دووەمی خەڵکی شاری سلێمانی